بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهديه إلى يوم الدين. سورة الواقعة لتفسير جزء الذاريات قيشتنا سورة واقعة كسورة واقعة سورة مكية. معلومة سورة مكية كان بابتكان عقيدين بتايبت سورة واقعة هموي باسی قیامەتە و پاشان هێندێک بەڵگە لەسەر دەسەڵاتی خوای گەورە کە دەتوانێت مرۆڤ زیندوو کاتەوە بۆ کەسە بێ باوەڕەکان. جا لە سەرەتای سوورەتەکەدا خوای گەورە سێ دابەشکاری دەکات لە قیامەتێ بۆ ئینسانەکان کە بەشێکیان لە مرۆڤەکان دەبنە سابقون کە پلە تەڵان بەرزەکان بەدەستدێن و بێ محاسبە و لێپرسینەوە خوا دەیان خاتە بەهەشت، و هەروەها بەشێکیان نامەی کردەوەکانیان بەدەستی ڕاست وەردەگرنەوە، و هەروەها ئەسحابی شیمالیش کە دوویان بەهەشتین لەو سێ تاقمانە، یەکیان دۆزەخیە. و لە کۆتایی سوورەتەکەشدا جارێکی دیکە خوای گەورە مرۆڤەکانمان دابەشی سێ دەکاتەوە سێ تاقم، بەڵام ئەو سێ تاقمانە عادەتەن لە کاتی سەرەمەرگدا دیاری دەکرێن و خەبەریان پێدەدرێ. جا لەسەر گەورەی و فەضلی سوورەتی واقعە فەرمودەیەکمان هەیە کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم من قرأ سورة الواقعة في كل ليلة لم تصبه فاقة أبدا. فەرمێ هەر کەسێک سوورەتی واقعە بخوێنە شەوانە قەت تووشی هەژاری نابێ. هەژاری بە معنای ئەوەی خوای گەورە بەشی ئەوەندەی پێدەدا کە قەناعەتی هەبێت و پێی بژێت، چونکە دەوڵەمەندی ئەوە نییە زۆرت هەبێ، ئەوەی قەناعەتت هەبێ. و فەرمودەیەکمان هەیە کە دەفەرمون عەبدوڵای کوڕی مەسعود دەفەرمون کاتێک کە نەخۆش دەبێت بە نەخۆشی سەرەمەرگ، عوسمانی کوڕی عەفان سەردانی دەکا، پرسیاری لێ دەکات لەبەرچی ناڕەحاتی، دەفەرمێ لەبەر گوناهەکانم. دەفەرمێ حەزت لە چییە؟ دەڵێ حەزم لە ڕەحمەتی پەروەردیگارمە. دواتر پێی دەڵێ ئەی تەبیب و دکتۆرەکەت چی پێگوتووی؟ ئەویش فەرمووی ئەتەبیب ئەمڕەضەنی، فەرمووی دکتۆرەکەم بۆ خۆی نەخۆشی کردو، مەبەستی خوایە، یعنی شیفاشە لە کنویە. ئیمامی عوسمان فەرمووی ئەی فەرمان نەکەم بە بەیتولمالەی کە هاوکاریت کەن لە ڕووی مادیەوە، فەرمووی نەخێر پێویستیم بە هاوکاریش نییە. ئیمامی عوسمان فەرمووی دەی بە هاوکاریت کەن بۆ کچەکانت لە دوای خۆت، بۆ کچەکانتی بەجێهێڵی، فەرمووی دەترسی کچەکانم تووشی هەژاری ببن، لە کاتێکدا فەرمانم پێکردوون کە سوورەتی واقعە بخوێنن لە هەموو شەوێکدا، و من بیستومە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەی فەرموو هەر کەسێک سوورەتی واقعە بخوێنێ هەموو شەوێک تووشی فەقیری و هەژاری نابێ. بە تەجروبەی زۆرێک لە عولەما و خواناسانیش تاقی کراوەتەوە کە بەڵێ ئەو کەسەی سوورەتی واقعە بە بەردەوامی دەخوێنێ لای کەمی قەناعەتێکی بۆ دروست دەبێت کە خوا ڕازیقە، هەتا لە ژیاندابی خوای گەورە دەدژێنێ، خوای گەورە موحتاجت ناکە، و ئەگەر زۆریشت پێنەدا قەناعەتت پێدەدا. جا سەرەتای سوورەتەکە بۆ چونکە طبعا هەمووی باسی قیامەتەیە، ئینسان ئەگەر فعلا هەموو شەوێک بخوێنێتەوە قیامەتی بیرکەوێتەوە بە کەمیش ڕازیە، بە کەمیش قەناعەت دەکات و بە حەڵاڵ قەناعەت بەخۆی دەکات و پەلاماری حرامشتی نادا. جا دەفەرمێ ئیدا وەقعت الواقعة، کاتێک وەقعت ڕوویدا الواقعة ڕووداوە گەورەکە. إذا وقعت الواقعة كاتك رويدا الواقعة رودا وقورك كما بستي قيامة. إذا وقعت كاتك رويدا الواقعة يعني أو روداوي كذبه هالربدة كناوك لنا وكان قيامة الواقعة لبرتي لبروي هاتنكي ورودانكي مسوقرة. جادە فەرمێ ئیدا و ئێستا خەڵکێ باوەڕی پێ نییە، خەڵکێ ئینکاری دەکا، خەڵکێ گومانی لێی هەیە، بەڵام دەفەرمێ ئیدا وەقعەتی الواقعە کاتێک ڕوویدا ڕووداوە گەورەکەی قیامەت لەیسە نییە لیوەقعەتیها لە کاتی ڕوودانەکەیدا
كاذبة هيच كسك كبدروي بزانه ليس نية لوقعتها لكاتي الرودان ردا وكذا كاذبة كسك كأو ردا وبدرو بزانه معلومة أو زار تفرمي خافضة أو الرداوة أو قيامة خافضة يعني النزم كروية خلقك هي نزمي دكاتو بدوزخ وجهنم دادي بات خوار رافعة خلقك كيش برز دكاتو ببلكاني بهشت ده واضحة خافضة يعني النزم كروة رافعة برز كروة كي نزم دكاتو كافران بباوران تاوان باران هم سرميان نزم دبي رويان ني سر هەڵێنن و هەمیش کە دەخرێنە جەهەنەمێ بەقەدەر گوناهەکانی خۆیان بە جەهەنەمێدا دەڕۆنە خوارێ رافعە و خەڵکێکیش هەیە هەم سەری بەرزە و هەم پلەپایی بەرزە لە کنخوای گەورە و هەمیش لە ناو بەهەشتێدا جێگایەکی بڵند و بەرزی پێدەدرێت کەواتە قیامەت خافضە رافعە نزمکەرەوەیە و بەرزکەرەوەیە کەی قیامەت دادێ کەی ئەو ڕووداوانە ڕوودەدەن خەڵکێک نزم دەبێتەوە و خەڵکێک سەری بەرز دەبێتەوە إذا رجت الأرض رجا كاتك هندرايا لرزا أو زوية رجا بلرزينك توا إذا رجت الأرض كاتك كهندرايا لرزا أو زوية رجا يعني بلرزينك توا بلرزينك بهس هو رداويك باشا وبست الجبال بست الجبال ورد خاج شجبون كيوكان بس يعني بورد خاج بونكي تواو وبست الجبال ورد خاج بون لشوين خويان الجبال شاخة كان بس بورد خاج بونكي تواو طبعا شاخة كان چەند قۆناغێک بە چەند قۆناغێک گۆڕانکاریان بەسەر دادێ قۆناغی یەکەم ئەوەیە کە هەر لە شوێنی خۆیان قووەتیان تێدا نامێنێ دەبنە خۆڵەمێش بەڵام شکڵەکەیان ڕسمەکەیان هەر ڕسمی شاخە شکڵەکەیان هەر بە شاخ دەچێت وبست الجبال ورد و خاش بوون کێوەکان بەسە بە ورد و خاش بوونێکی تەواو جا خوا دەفەرمێ فەکانەت لەو کاتەدا ئەو شاخانە دەبن بە هەباءن تەپوتۆزێکی منبەثە پەرش و بڵاو طبعا دواتر هەر شوێنەواریشیان نامێنێ فەکانەت یعنی بوون یا دەبن بە هەباء هەباء یعنی تەپوتۆزێکی منبەثە پەرش و بڵاو بەلە هەر یعنی دەڕوا و کەس نازانێ ئەو شوێنە شاخی لێ بووە تەواوە جا کە ئەو ڕووداوانە ڕوویدا خوا دەفەرمێ وەکونتم ئێوە ئەزواجەن ثەلاثە دەبنە سێ دەستە وەکونتم ئێوە لەو کاتەدا ئەزواجەن ثەلاثە ئەزواج دەبنە سێ جۆر ئەزواج یعنی جۆر ثەلاثە یعنی سێ بەڵام لە کوردیدا دەڵێن دەبنە سێ تاقم دەبنە سێ دەستە دەبنە سێ بەش واضحە وەکونتم ئێوە ئەزواجەن ثەلاثە دەبنە چەند جۆرێک بەڵام جۆرەکان چەندە سێن لە کوردیدا دەبڵێن دەبنە سێ جۆر سێ بەش سێ تاقم فأصحاب المەیمەنەتی هاوڵانی دەستە ڕاست بەشێکیان ئەو کەسانەنە کە نامەی کردەوەکانیان بەدەستی ڕاست وەردەگرنەوە هەر کەسێک چاکە و خراپەکەی بەقەد یەک بێ یان چاکەکانی لە خراپەکانی زۆرتر بن کە شەهادەکەی نامەی کردەوەکانی دەدرێتە دەستی ڕاستی فأصحاب المەیمەنەتی هاوڵانی دەستە ڕاست جا خوا دەفەرمێ ما ئەصحاب المەیمەنە تۆ توزانی هاوڵانی دەستە ڕاست چێن و هەروەها خوای گەورە چی بۆ ئامادەکردوون دواتر باسیە دەکەم دارە بە ژماردنە فأصحاب المەیمەنەتی هاوڵانی دەستە ڕاست ئەوە تاقمی یەکەمن دەستەی یەکەمن ما ئەصحاب المەیمەنە تۆ توزانی حاڵ و دەنگ و باس و پاداشتی ئەو کەسانەی کە نامەی کردەوەکانیان بەدەستی ڕاست وەردەگرنەوە چییە و چۆنە تەواو ئەوە تاقم یەکەم و ئەصحاب المەشئەمە و هاوڵانی دەستە چەک ئەوانەی کە وەک دەڵێ هەر خراپەیان هەن یان خراپەکانیان زۆر زیاترن لە چاکەکانیان نامەی کردەوەکانیان دەدرێتە دەستی چەپ لە پشتەوەڕە و ئەصحاب المەشئەمەتی هاوڵانی دەستە چەپیش جۆری دووهەمن تاقمی دووهەمن بەڵام خوا دەفەرمێ ما ئەصحاب المەشئەمە تۆ توزانی هاوڵانی دەستە چەپ لە چ ناخۆشی و نەڕەحەتیەکدا تەواوە تاقمی سێهەم
خوا دەفەرمێ والسابقون ئەوانەی کە پێشکەوتون، السابقون ئەوانەی کە لە پێشەوەن بۆ چوونە بەهەشت، بەڵام چێن ئەو کەسانەی لە چوونە بەهەشتێدا لە پێش ئەصحاب اليەمینەکانیشن؟ السابقون ئەو کەسانەی کە لە دنیادا لە ئەنجامدانی کاری چاکە لە پێشەوە بوون. واضحە؟ والسابقون السابقون یعنی ئەوانەی کە لە ئەنجامدانی کاری چاکەدا لە دنیا لە پێشەوە بوون، السابقون لە چوونە بەهەشتیش لە پێشەوە نەجایان ئەو کەسانن کە بەبێ محاسبە و لێپرسینەوە خوای گەورە دەیان خاتە بەهەشتێ، یان ئەو کەسانەنە کە وەک دەڵێ زوو نامەی کردەوەکانیان پێدەدرێ و لە چوونە بەهەشتێدا پێش خەڵکی دەکەون. چێن ئەو کەسانە؟ کەسانێکن کە لە دنیادا هەمیشە لە ئەنجامدانی کاری چاکە لە پێشکردێ و جا لەسەر ئەو سابقونانە کۆمەڵێک فەرمودەمان هەنە. حەدیثێکیان پێغەمبەر دەفەرمێ دەزانن ئەوانەی زوو دەخرێنە ژێر سێبەری خوای گەورە لە ڕۆژی دواییدا چێن؟ گوتیان خوا و پێغەمبەری خوا چاکتر دەزانن. پێغەمبەر فەرمووی ئەو کەسانە کاتێک کە شتیان پێدەدرێ یعنی حەقیان بۆ ڕوون دەکرێتەوە حەق قبوڵ دەکرێت، یعنی ئینکاری لە حەق و ڕاستی ناکرێت، و کاتێک داوایان لێ دەکرێت ئەگەر دەسەڵاتیان هەبێ بەو کەسەی دەبەخشن کە داوایان لێ دەکا، و کاتێکیش کە دەبن بە حەکەم و دادوەر لە بینی خەڵکیدا چۆن بۆ خۆیان حکم دەکەن ئاواش بۆ خەڵکی حکم دەکەن، چۆن عەدالەت و دادپەروەریان بۆ خۆیان پێخۆشە بۆ خەڵکیشیان پێخۆشە. ئەوە تەفسیرێکیان دەفەرمون سابقون تەنها پێغەمبەرانە، هەندێک دەفەرمون ئەهل العلیین ئەو کەسانە کە لە قیامەتی خوای گەورە دایان خاتە شانی پلەی هەرە بەرزن. هەندێکی دیکە لە مفەسرین دەفەرمون یوشعی کوڕی نون تا سەردەمی موسا و مؤمنانی ئالی یاسین ئەوەی لەو سەردەمەیدا ژیابن و زۆر چاکەکار بووبن لەو بابەتانەنا. هەندێکیان دەفەرمون عیسا و ئەو کەسانەی سەرەتا لەگەڵ عیسا پێغەمبەردا ئیمانیان هێناوە. هەندێکی کە دەفەرمون پێغەمبەری خۆمانە لەگەڵ ئەوانەی سەرەتا ئیمانیان بە پێغەمبەر هێناوە. تەفسیرێکی دیکە هەندێکی کە دەفەرمون ئەو کەسانەنە کە ئەو ئیماندارانە کە نوێژیان بەرەو دوو قیبلەی کردووە، سەرەتا بەیت المقدس قیبلە بوو، دواتر ڕوویان لە کەعبەی کرد، یعنی زوو بوونە موسڵمان. هەندێکیان دەفەرمون ئەوەیان زۆر لە ڕاستی نزیکترە ئەو کەسانەنە کە زوو ئیمانیان بە پێغەمبەران هێناوە لە هەر ئومەتێکی بووبن حاڵی. هەندێکی دیکە دەفەرمون ئەو کەسانەنە کە زوو بەرەو مزگەوتەکان دەڕۆن، لە چوونە مزگەوت بۆ جەماعەت و جومعە لە پێشەوەن، و بۆ چوونە جیهادیش ئەگەر فەرمانی جیهاد کرا پێش خەڵکی دەڕۆن. بەڵام قەولی صحیح و دروست ئەوەیە عولەما دەفەرمون هم المبادرون إلى فعل الخيرات كما أمروا. ئاو وەسفیکەین باشە نەک تایبەتیکەین بە شەخصێک و بە سەردەمێک، هەموو ئەوانەی کە پەلەیان کردووە لە ئەنجامدانی چاکە بەو شێوەی فەرمانیان پێکراوە، کارەکەیان چاکە و بەو شێوازەش دەیکەن کە ئەنجامیان داوە. یان بە تەعبیرێکی دیکە هەر کەسێک لەو دنیادا لە ئەنجامدانی کاری چاکە لە پێشەوە و لە پێشبڕکێکردن دابوو بێ، لە قیامەتێش بۆ چوونە بەهەشت و ئەوە کە خوا ڕێزی لێ بگرێت و بەرزی کاتەوە لە پێشەوە دەبێت. وازحە؟ والسابقون کەواتەی ئەوانەی کە لە پێشەوەن بۆ چوونە بەهەشت، السابقون ئەو کەسانەنە کە لە ئەنجامدانی کاری چاکەدا لە پێشەوە بوون. وازحە؟ ئەو جا خوا دەفەرمێ ئولائیکە المقەڕەبون ئەوانە لە نزیکانی خوان، ئەوە چاکەی یەکەم کە خوا لەگەڵیان دەکات. ئولائیکە المقەڕەبون ئەوانە لە نزیکانی خوان، لە خوا نزیک دەخرێنەوە، جێگا و مەکانیان تەنیشت عەرشی خوای پەروەردیگارە لە پلەی یەکەمی بەهەشتێدا. تەواو؟ فی جەنات النەعیم لەناو چەندان باخی پڕ لە ناز و نیعمەتدا. فی جەنات النەعیم لەناو چەندان باخ و باخاتی پڕ لە ناز و نیعمەتدا. تەواو؟ ئەو جار دەفەرمێ ثولەتون من الأولین. ثولە یعنی کۆمەڵێکن لە چێ؟ من الأولین لەوانەی سەرەتا. جا ئەوەش دیسان تەفسیری جۆرا و جۆری هەنا. ثولەتون من الأولین هەندێک دەفەرمون کۆمەڵێکی زۆرن لە ئومەتانی پێشوو، ئەوەلینی بە ئومەتانی پێشوو تەفسیر دەکەن حاڵی.
والثل وقليل من الآخرين كمێکیشن لەوانەی دوایە. طبعا معنا کوردەکەی هەر وەکو یەکە کۆمەڵێکی زۆرن لەوانەی پێشوو وقليل کەمێکیشن لەوانەی دوایی. باشە بەس کە دێینە سەر تەفسیرەکان دێینە سەر لێکدانەوەکەی دەبێت ڕوونکردنەوەی بۆ بدەیت. دیسان من الأولين هەندێک دەفەرمون لە ئومەتانی پێش پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم ئەوانەی سابقونن هەموو بەیەکەوە باشە لە چاو ئەوانەی لە ئومەتی پێغەمبەردا صلی الله عليه وسلم دەبنە سابقون و دەبنە مقەڕەبی خوا کامە زۆرترن؟ ئەوانەی پێشوو بۆ چونکە 1400 پێغەمبەرە هەبووە ژمارەی هەموو شوێن کەوتووەکانیان ئەوانەی شمولی ئەو پلەیەی دەکەن لە چاو ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەتەنێ ئەوان زۆرترن لە ئومەتی پێغەمبەر. هەندێکی دەفەرمون نا ئەوە قورئانە تەنها باسی ئومەتی پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم ئەو تەنها خطابە لەگەڵ ئێمە. خوا دەفەرمێت ثلة من الأولين یعنی کۆمەڵێکی زۆرن لەوانەی سەرەتا ئیمانیان هێناوە. زوو جا ئەویش دەکرێت بڵێن زوو شوێن پێغەمبەر کەوتن صلی الله عليه وسلم یا ئەو کەسانەی هەر لە سەرەتای تەمەندا پابەندن بە دین و دینداریەوە و بە دینداری گەورە دەبن بەشێکی کەمیش لەوانن کە دواتر بوونەتە مسلمان یان تەمەنێک لە خراپەیدا بەڕێ دەکەن دواتر دەبنە مسلمان. واضحە؟ ئەو جار ئەوانە خوای گەورە چیان دەداتێ دەیان خاتە کوێ على سرور موضونة دەخرێنە سەر کۆمەڵێک سرور یعنی کورسی و قەنەفەی موضون نەخشێندراو جوان کراو ڕازێندراوە على سرور لەسەر کورسی و قەنەفانێک دادەنیشن پاڵ دەکەون کە مەوضون چندراون بە بەدەزووی زێڕ و هەروەها بە دوڕ و یاقوت و مرواری. واضحە؟ مەوضونە یعنی چندراو ئەوەی چنین ئەوەی کە نەخش و نیگاروشتی تێدا دروست کراوە نەخش و نیگارەکانیشیان دەزوەکەیان داوەکەیان ئەوەی کە کورسیەکانی پێڕازێنراونەتەوە زێر زیو یا گەوهر و مرواری و شتی گرانبەها و بەقیمەت. واضحە؟ کەواتە لەسەر کورسی و قەنەفانێک دانیشتون کە نەخشێندراون و جوان کراون بە دەزووی زێر و زیو و گەوهر و مرواری. ئەو جار متەکئینە عەلەیها پاڵیان داوەتەوە لەسەر ئەو کورسی و قەنەفانە ئەوە نیە ئاوا وەگۆی لە ئینزار بن بە نامورتاحی دانیشت بن بە ئیسراحەت پاڵیان داوەتەوە و شانیان داوەتەوە متەقابلین هەمووشیان ڕۆیان لە یەکتریە بەرامبەر بە یەکترین. متەکئینە پاڵیان داوەتەوە عەلەیها لەسەر ئەو کورسی و قەنەفانە متەقابلین ڕووشیان لە یەکتریە. تەواوە؟ واضحە؟ ئەو جار یەطوف عەلەیهم هاتوچۆ دەکەن بەسەریاندا ویلدان یعنی کۆمەڵێک منداڵی خزمەتکار بەڵام مخەلەدون هەمیشە ناڵێن هەمیشە نەمرن طبعا لە بەهەشتێ کەس نامرێ کە دەڵێ مخەلەدن یعنی هەمیشە بە منداڵی دەمێننەوە قەت پیر نابن چونکە خزمەتکار ئەگەر لە خۆت گەورەتر بوو یا بەقەت خۆت بوو خۆش نەیشی پێ بکەیت. خزمەتکارەکانی بەهەشتێ لە بەهەشتەکان بچووکترن هەمیشە بە بچووکی دەمێننەوە بە تەمەنی هەرزەکاری دەمێننەوە کە لە شوێنی کە وەسفیان دەکا خوا دەفەرمێت کە ئەنەهو شێوەیان وەکو گەوهەر و مرواری پەرش و بڵاو وایە هێندە جوانن هەر خزمەتکارەکان. یەطوف عەلەیهم هاتوچۆ دەکەن دەسوڕێنەوە بەسەر بەهەشتەکاندا ویلدان یعنی منداڵ بەڵام منداڵێک کە چیە کە خزمەتکاری بەهەشتیەکانە و مخەلەدون یعنی هەمیشە بە منداڵی بە گەنجی دەمێننەوە. تەواو؟ ئەو جار بئەکوابین بەدەستیانەوەیە پەرداخ ئەکواب یعنی پەرداخ هەموو پەرداخی ئێمە ئاوی تێدا دەخۆینەوەی کە دەستی پێوە نییە. و ئەباریق یعنی سوراعی ئەوەی لەوی گەورەترە پێی دەڵێن چێوەی دەستی پێوە ئاوی پێلەشتی دەکەی سوراعی. و کەئس پیاڵە ئەوەی ینی ئستکان کە هەموو ئەو سێشتانە من معین شەرابێکیان تێدایە کە لەبەری دەڕوە نەک گیرابێتەوە بەدەستی یا دروست کرابێت یان ئایان ترێ و خورما و شت لە دنیادا خورما دەبێت بیترشێنێ و زار دەبێتە عارە ترێ دەبێت تێکی دەیە و زار دەبێتە مادەی سەرخۆشکەر بەڵام شەرابی بەهەشتێ تەبەن دەستی هیچ کەسێکی پێ نەکەوتووە بە کانەی و ڕووبار دەڕوە. واضحە بۆیە بە سێ جۆر خواردنەوەیان پێیە بە پەرداخ پێیانە بە سوراعی پێیانە بە پیاڵەش پێیانە بە کامیانت حەز لێ بوو
بەویان دەخۆیەوە تەمان هیچ کاتێکیش نەدەبڕێ و نەکەم دەکە وازحە بأكواب بەدەستیانەوەیە پەرداخ وأباريق سراعي وكأس وهروها بيالة كوترا بيالة يعني بيالي بركراو لشراب كمين معين كلا شرابك لخوارنويك الرويشتو دروس كراو تمام او جار فرمت او شرابي وكوي دنيا نيا طبعا اي دنيا سر شيء تدايا بهوشي تدايا بلام ايوه هذا فرمت لا يصدعون عنها او شرابه توشي سر ايشيان ناكات ولا ينزفون وهروها خوشيان نابا عقلشيان نابا سرخوشيان ناك ئەوەی دنیای سەرخۆشی تێدا سەر ئێشەی تێدا ڕشانەوەی تێدا کەسەکەم زۆر میزی پێدەکە ئەوەی بەهەشتێ هیچ کامێک لەو خەسڵەتە خراپانەی نی واضحە لا يصدعون عنها سەر تووشی سەر ئێشە نابن ئەو شەرابە تووشی سەر ئێشەیان ناکە لەناو ئەو بەهەشتەدا لا يصدعونها سەر ئێشە نایانگرێ سەریان ناشێ لەو بەهەشتە ولا ينزفون وهروها سەرخۆش و بێهۆشیش نابن تەواو ئەو جاچی کەیان دەدرێتێ وفاکهەتین جۆرەها میوە بەڵام کام میوەیە مما يتخيرون لەوەی کە خۆیان هەڵی دەبژێرن ئەوە سوورەتی ڕەحمانیش هەموو جۆرە میوەیەک دوو جۆر لەوێ وفاکهەتین هەموو میوەیەک مما لەوەی يتخيرون بۆ خۆیان هەڵی دەبژێرن و بۆ خۆیان دیاری دەکەن نەک بۆی بێنن حەزی لێبێ و حەزی لێ نەبێ دەبێ بیخوا واضحە وجۆرەها میوەی تێدایە مما لەو میوانەی يتخيرون کەسەکە بۆ خۆی هەڵی دەبژێرێت و حەزی پێی دەکات و هەڵی اختیاری دەکات تەواوە ئەو جار وەلەحمی طەیرین و هەروە گۆشتی باڵندەشی لێیە بەڵام چ باڵندەیەک مما لەوانەی یەشتەهون خۆت ئارەزووی دەکەن جا لەوێ بەس ئارەزووکردنی دەوێت حەدیثی لەسەرە دەفەرمێ سەیری باڵندەیەک دەکەی لە بەهەشتێ حەزت بۆی دەچێت یەکسەر لەبەر دەستت ئامادە دەکرێت بە برژاوی ڕواتێکا دەفەرمێن بە کوڵاوی بە برژاوی بە سوورەکراوی چۆنت حەز لێ بوو ئاوا دەیخۆ هەر باڵندەیەک بە هەر شێوازێک حەزت لێبێت تەنها حەزچوونەکە لەسەر تۆیە تەنها مەیلەکە لەسەر تۆیە مەیلی قەلبیەکە سەیریکە بەبێ ئەوەی داوای بۆت دێ وەلەحمی طەیرین گۆشتی باڵندانێکیشی لێیە مما یەشتەهون لەوەی کە ئەوان ئارەزووی دەکەن ئەو جارسی کەشی لێیە وحور عین حۆریانی چاو گەورە و چاو گەش وحور عین حور حۆری ئافرەتی بەهەشتی کە عینن یعنی چاویان گەورە و گەشە کە ئەمثالی اللؤلؤ شێوەیان وەکو مرواریەک وایە المەکنون کە پێچرا بێتەوە لە ناو سەدەبە لە ناو قاوغەکەی خۆیدا وازحە كأنهن شێوەی ئەو حۆریانە ئەو ئافرەتانەی بەهەشت دەسپیایەتیدا وەکو اللؤلؤ وەکو گەوهەر و مرواریەک وان المەکنون کە پێچرا بێتەوە دەستی کەسی پێ نەکەوت بێ لە ناو سەدەفدا بێ سەدەف بەرگی ئەوەی کە گەوهەرەکەی مروارەکەی دەخرێتە ناوێ وازحە بەڵام ئەوەی کە گرینگە ئەوەیە کە ئینسان چۆن دەتوانێت بگا بەوانە هەر دوعام بکەی بەتەنێ دەیگەیە یان هەر لەسەر جێگای خەیاڵی بکەی و پێت خۆش بێ بێگومان نا جەزاءن ئەوە پاداشتێکە بیما کانوا یعملون بەهۆی ئەو کار و کردەوانەیە کە ئەنجامیاندا و ئەنجامی دەدەن وازحە جەزاءن ئەوە پاداشتێکە بیما کانوا بەهۆی ئەو کار و کردەوانەوەیە کە ئینسان لە دنیادا ئەنجامی دەدا و ئەنجامی داوە وازحە بۆیە بەهەشت بەرهەمی کردەوەکانی خۆتە بەقەدەر کردەوەکانی خۆت خوای گەورە فەزڵ لەگەڵ دەکا بەڵێ کردەوەکانمان بەشی بەهەشتێ ناکەن و لە ئاستی نیعمەتەکانی بەهەشتێدانین بەڵام هۆکاری چوونە بەهەشتێ کردەوەکەی خۆتە وایە تا کردەوەکەت زیاتر بێ قابلی ئەوە زیاتری خوا چاکەی زیاترت لەگەڵ دەکات و فەزڵی زیاترت لەگەڵدا بکە جەزاءن ئەوە پاداشتێکە بیما بەهۆی ئەوەیە کە کانوا یعملون ئەوان ئەنجامی دەدەن و ئەنجامیان داوە یەکێکی دیکە لە تایبەتمەندیەکانی بەهەشتەوەی لا يسمعون فيها نابستن لەناو ئەو بەهەشتەدا لەغوەن هیچ قسەیەکی بێکەڵک و بێسوود ولا تەئثیمە هیچ جۆرە یەکتر تاوانبارکردنێکیش دوایە لە باسی جەهەنەمیاندا ئەو دەڵێ خەتای تۆ بوو ئەو دەڵێ ئەتۆوات لێکردن بەڵام لەناو بەهەشتێدا هیچ قسەیەکی بێمەعنا نییە چونکە کاتت نییە ئێستا زۆر جار وەڕەز دەبی لەوانەیە یەکێکی دەڵ قسەیەکی خۆشم بۆ بکە جاری وەکە بڕە نوقتەیەکی دەجێڕێتەوە
لە خۆڕا لەوانەیە دروستی کرد بێ لە حیاتی ڕووی نەداوە تەنها بۆچی دروستی دەکات بۆ دڵی بەرامبەرەکە یا دڵی خۆی خۆشکە وایە کابرا تەپڵی و توزەلە و جاری وای خۆشی تووشی تاوان دەکات على ئەساس بۆی تۆزە خەمی دنیا لەبیر خۆی باتەوە بەس لەوێ خەمی تێدا نیە خەفەتی تێدا نیە وەڕەزبوون و ماندووبوونی تێدا نیە بۆی کەس پێویستی بە قسەی بێکەڵکیش نیە ها لا يسمعون فيها نابستن لەوێدا هیچ قسەیەکی بێسوود و بێکەڵک ولا تأثیمە هیچ جۆرە یەکتر تاوانبارکردنێک إلا قيلا تەنها قسەیەک کە لە بەهەشت تێدا دەکرێتە سەلامەن سەلامە سەڵاو سەڵاو سەلام دەکەی سەلامت جواب دەدرێتەوە وازحە إلا قيلا تەنها قسەیەک کە لە بەهەشت تێدا بکرێ ئەوەیە کە بە یەکتری دەڵێن سەلام ئەویش جواب دەداتەوە دەڵێ سەلام لەسەر تۆش السلام عليك وعليك السلام سلام عليك وعليك السلام جا بەهەشتی لەگەڵ یەکتری مەلائیکەت لەگەڵ بەهەشتیەکە بەردەوام کە سەلام کردنیش لەس حاڵەتێکیدا زۆر دەکرێت و کاتێک ئینسان زۆر دڵی خۆشە کە دڵت خۆشە بە شوێنێکیدا دەڕۆی خواتە کەسێکی ببینی تووشی کەسێک ببی سەلام لێ بکە سەلامی لێ بکەی بەس کە ئینسان لە خەموشتیدا خواتە کەس سەلامیش لێ نەکە وازحە ئەوە تاقمیەکە وأصحاب اليمين هاوڵانی دەستە ڕاست قال فەرمێن ما أصحاب اليمين جا تۆ توزانی هاوڵانی دەستە ڕاست خواتی بۆ حازرکردن و لە چ خۆشیەکدا ئەوە تاقمی دووهەمن جۆری دووهەمن وەکو لە سوورەتەکەی دیکە باسمان کرد گوتمان دوو جۆر هەر بەهەشتێک دوو بەهەشتی دەدرێتێ وایە بەڵام بەهەشتی دوو بەهەشت و دوو باخەکەی سابقون وایە لەگەڵ ئەوانەی ئەصحاب اليمین جیاوازن هەر خۆشن هەر نیعمەتن بەڵام لەبەرەوەی کردەوەکانیان کەمترە پاداشتیشیان کەمترە وأصحاب اليمين هاوڵانی دەستە ڕاست ما أصحاب اليمين تۆ توزانی هاوڵانی دەستە ڕاست چێن و هەروەها لە نیعمەت و خۆشیەکدا باشە یەکەم نیعمەت خوا دەفەرمێ فی سیدر مەخڵوط لە ژێر سێبەری داری سیدردان سیدر بە کوردی پێ دەڵێن تاوگ ڕاستی نازام لە کوردیدا لەکوێ هەیە و چۆنە بەڵام دارێکی دڕکاویە سێبەرێکی خۆش نییە لە دنیا بەریشی نییە حاڵێ بەڵام خوا دەفەرمێ فی سیدر مەخڵوط لە ژێر سێبەری داری سیدردانە بەڵام مەخڵوودە دڕکەکانی لێکراونەتەوە دڕکەکانی لێدا ماڵێنراون جا کە ئەو ئاەتە هاتۆتە خوارێ دەفەرمون ئاعرابیە کاتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەی پێغەمبەری خوای گەورە لە بەهەشتێ باسی دارێک دەکا خاوەنەکەی ئەزیەت دەدا گوتی کامیان فەرمووی سیدر وتی ئەی پێغەمبەری خوا سیدر دڕکاویە لێی نزیک دڕکەکانت تێڕا دەچن فەرمووی ئاەتەکەت بە جوانی نەخوێندوتەوە خوا دەفەرمێ فی سیدر مەخڵوط داری سدرێک تاوگێک کە دڕکەکەی لێدا ماڵدراون جا پێغەمبەر فەرمووی خەڵد الله شەوکەه خوای گەورە دڕکەکانی داماڵیون فجعل مكان كل شوكة ثمرة لجي هر دركيك ميويكي داناوا دقتي دني وإن الثمرة من ثمره هر بريكج لبري أو داري هاك بحساب أزيد درا خوي دنوينه بحفتاو دو تامو دو رنك كهيج تامو رنگي چي لقل تامو رنگي أو يدكي ليقناج جا أو أگر دارك كبروالت ماي أزيت آوابه ئەدی ئەوانەی کە بەسەر خورما لە دنیا شەر خۆشە ئەدی ئەوی بەهەشتێ دەبێت چۆن بێت وایە مەسەر مۆز و پرتەقاڵ و هەنار و ترێک کە لە دنیاشدا هەنجیر و لە دنیاشدا هەر خۆشن ئەدی لە بەهەشتێ دەبێت چۆن بن ئەوە سیدر کە لە دنیادا خەڵک لی دەترسێ ناوێری نزیکی بێتەوە لەوێ ئەوەندە بەرەی پێوە بێت و هەر بەرەی بە ئەوەندە تامە و بە ئەوەندە ڕەنگە خۆی نێمایشکا و لێک نەچێت فی سیدر مەخڵوط لە ژێر درەختی داری سدر تاوگدانە کە دڕکەکانی لێدا ماڵدراون ئەوە یەک پاشان وەطەلح مەنضوت و هەروەها مۆزی مەنضوت بەسەر یەکدا کەوتوو وەکو ڕێک شێوەی ئەوەی دنیاە هێشووی ئەوەی هێشووی مۆزی یەک لەسەر یەکن لە تەنیژ یەکن و دەکەونە سەر یەک و طەلح مۆز کە مەنضودن کە بەرەکانی کەوتونەتە سەر یەک و بەیەکەوە نووساون تەواوە پاشان وەظیل مەمدود و هەروەها سێبەرێکی درێژ سێبەرێکە کە حەدیثمان هەیە دەفەرمێت داری وای تێدایە ئەگەر سوارێک 100 ساڵ بە ژێر سێبەرەکەیدا بڕوا ئێستا سێبەرەکەی کۆتایی نایە و پێغەمبەر ئەو ئایەتەی خوێندەوە وەظیل مەمدود سێبەرێکی درێژ کە بەهەشت هەمووی هەر سێبەرە تەبعاً
تاوی هەر لێ نییە بەڵام درەختەکانی ئیشارەتە بۆی کە درەختەکانی زۆر بەرزن ئەگەر سێبەریان هەبێ سێبەرەکەیان زۆر درێژە و کۆتایی نایە تەواوە وەظیل سێبەرێکی دوور و درێژ ئەوجار وەمائین مەسکوب ئاوێکی ڕۆیشتوو بە بەردەوامی مەسکوب ئاوێکە کە بەردەوام لەبەری دەڕوا ئەوە نییە وەکو تانکی و بەرمیل و حەوز و شتی ڕابوەستێندرێ ئاوێکیشی لێیە مەسکوبە بەردەوام لەبەری دەڕوا تەواوە پاشان وەفاکهەتین کەثیرە و هەروەها میوەی زۆریشی لێیە فاکهە میوەی کەثیرە زۆر وفاكهة كثيرة ميوي زور واضحة لا مقطوعة ولا ممنوعة لا مقطوعة أو ميوانة لا مقطوعة ولا ممنوعة نا أوي عندي نا كوتايان بيدي وكوي دنياي ولا ممنوعة نا لكسش قد غدا كرين وهر ميويك كليدا كيوا ڕێک میوەیەکی دیکە دیتە شوێنی کەمیش ناکە هەنێک ئێستا میوەی ئێستا وەرزین وایە بەڵام ئێستا بەهۆی ئەو دنیا گچکە بوونەوە و وەسائیلانە دەناخ و جاران بە نمونە هاوینێ تەماتە دەدی تا ساڵێکیکە نەدەدیتەوەوانە چەند مانگێکی هاوینێ دەدبی تا ساڵێکیکە نەدەدیتەوە ئێستا بەهۆی هەم ئەوەی شوێنەکان کەش و هەوایان جیاوازە و هەم ئەو لایلۆن و ترتیبات و دەرماناتەی کە بەکاردێنن کە لە باشتێ بەڵام بەبێ هیچ هۆکارەی لا مەقطوعەتین میوەکانی باشتێ قەت کۆتاییان نایە قەت کۆتاییان نایە چونکە ژیانەکە ئەبەدیە ئەگەر هەر میوەیەکت لێکەوتەوە جێگاکەی بەتاڵ بێ کابرا دەڵێ باشی بەشی ساڵێکە 10 ساڵێکە 20 بەس لەبەرەوەی ژیانەکە کۆتاییە میوەکەش کۆتایی نایە وەلا مەمنوعە لە کەسیش قەدەغە ناکرێت ئەوجا خوا دەفەرمێ وەفروشین مەرفوعە و هەروەها ڕاخەرانێکی لێنە کە بەرز کراونەتەوە فروش یعنی ڕاخەری مەرفوع بەرز کراوە جا حەدیثمان هەیە دەفەرمێن ڕاخەرەکانی بەهشتێ بە شێوازێکن کە ویستت دابنیشی بۆ نزم دەبنەوە باشە کە دانیشتی بەرز دەبنەوە بە ئەندازەی نێوانی ئاسمان و زەوی هەندێک دەفەرمون بە شێوازێک بەرز دەبنەوە کە لە یەک کاتیدا کە لەسەر فەرشەکەی خۆت دانیشتووی هەموو شوێنی لە سەڵاتی خۆت کە هەیە بەقەدەر دنیا و ئەوەندەی هەیە هەموو شوێنەکانی خۆی لەسەر ڕاخەرەکانی خۆی چاولێتی طبعا تەفسیرێکی دیکەی شاذیشی هەیە ئەوە دەڵێن فروش مەبەزلی ئافرەتە بە دەلیلی چی چونکە دواتر خوا دەفەرمێ ئینا ئەنشەئناهن بەڕاخەر چونکە لە کاتی ژن و مێردایەتیدا دەکەوێتە ژێر پیاوی یا ئەوە بەڵام تەفسیرێکی طبعا دقیق نییە بەس ئەوەش هەیە مەبەستمەگە بینیتان یا بیستان ئاسایی یعنی بۆ فروشین ڕاخەرانێکی لێنە کەسیان لێدێ مەرفوع دەناوانەی بە ئافرەت ئەوەی دەکەن دەڵێن ئافرەتانێک کەڕا دەخرێن پاشان مەرفوع یعنی بەرزن باڵایان بەرزە ئەوجار ئینا ئەنشەئناهنها بە دەلیلی ئەوەی کە هونەی تێدایە دەڵێن پێشتر باسی ئافرەتی نەکراوە حتمەن دەبێ ئەوە بۆ ئافرەتی بچێتەوە قسەکە تۆزێک ڕێژتێ دەچێت بەڵام دەفەرمون نا لە ئەوەکانی دیکەدا باسی حۆری و ئەوەی کراوە کە لە بەهەشتێدا ئافرەت هەر هەنە دەزانین کە باسەکە نیعمەتەکە نیعمەتێکی دیکەیە تەواوە ئەوجار خوا دەفەرمێ ئینا ئەنشەئناهن بێگومان ئێمە ئافرەتانی بەهەشت دروست دەکەینەوە ئینشاء بە دروستکردنەوەیەکی سەر لە نوێ واضحە کەس بە پیری و بە ئەو پێست و شکڵ و قەبارەی و باڵایی کە هەتە بەو شێوازەی زیندوو نابیەوە لە بەهەشتێدا هەموو ئافرەتێک بۆ پیاوی شەروایە بەڵام باسەکە باسی ئافرەتە لەنا هەموو کەسێک لە بەهەشتێدا سەر لە نێ خوای گەورە بە ڕەنگێکی تایبەت و بە باڵایەکی تایبەت و قەبارەیەکی تایبەت بە جوانیەکی تایبەت درستی دەکاتەوە کە لە ئیدنیایە ناچێت تەواوە ئینا ئەنشەئناهن ئێمە ئافرەتانی بەهەشتمان دروست کردوونەوە یا دروستیان دەکەینەوە ئینشاء یعنی بە دروستکردنەوەیەکی نوێ و تازە تەواوە ئەوجار فەجەعەلناهن دەیانگێڕینەوە هەمیشە بەچی بە ئەبکار بە کەس ئەو هیچ ئەو کاتێک کە دەستنە بەهەشتێک کچن و ئەو کاتەشی کە لەگەڵ هاوسەرەکانیان ممارەسەی جنسی دەکەن یەکێک لە تایبەتمەندیەکانی بەهەشتێ ئەوەیە کە بەردەوام هەتا پیاوەکەی بچێتە لای دووبارە دەبێتەوە کچوو وەالحاصڵ بەردەوام خاوەنی ئەو تایبەتمەندیەکە ئەو تایبەتمەندیە هەم لەکن ئافرەتی تەوان تایبەتەوە هەم لەکن پیاویش تەوان
بۆیە خوا دەفەرمێ فەجەعەلناهن دەیانگێڕینەوە دەیانکەینەوە بە ئەبکار بە کچ. تایبەتمەندیەشی دیکەیان ئەوەیە عوروبن، یعنی عاشق و خۆشەویستی تایبەتیان هەیە بۆ مێردەکانیان. عوروب یعنی عاشق، خۆشەویستی تەواو تایبەتیان تەنها بۆ مێردەکانیانە. ئەتراب هاوتەمەنی مێردەکانیشیانە لە بەهەشتێ. تەڵان لە بەهەشتێ گەورەی و بچووکی نییە. تەمەنی بەهەشتیان چەندە؟ 33 ساڵ. زۆرە یا کەمە؟ بۆ لە دنیا دەباڵن ئافرەتی 14 ساڵە ئەو ماسەفاتەیە. ئەمن بۆ لەبەرەوەی لە دنیا 6 ساڵی 50 ساڵی دەژی وایە لە 56 ساڵی بەڵێ 14. بەڵام لەوێ هەتاییە لەنا لە دنیاش جەستەی ئینسانی، عەقڵی ئینسانی، جوانی ئینسانی بە پیا و ئافرەتەوە لەو تەمەنەیدا تەمەنێکی وەسەتە زیاد و کەم ناکە. ئەو پەڕی کامڵیە، ئەو پەڕی تەواویە. بەڵام لێرە بۆ کە دەگاتە کەسێک دەگاتە 33 ساڵی ژنی نەهێناوە یا شووی نەکردووە بۆ چونکە 33 ساڵەکەی ماوەن ئەو پەڕی، یعنی بۆیە خەڵک پێی زۆرە دەنا بۆ باشتێ هیچ نییە. فەجەعەلناهن ئەبکارە، خوای گەورە ئەو ئافرەتانە دەکاتەوە بە کچ. عوروبن یعنی عاشق و خۆشەویستی تەواو تەواویان بەس بۆ مێردەکانیان هەیە. ئەتراب هاوتەمەنی مێردەکانیشیانن تەواو. ئەوجار ئەوانە دەدرێن بەچێ؟ لأصحاب اليمين، ئەوانە بۆ هاوڵانی دەستە ڕاستن، بۆ ئەو کەسانە کە نامەی کردەوەکانیان بەدەستی ڕاست وەرگرتوتەوە. چێن ئەصحابی یەمین؟ ئەوە هیچ وەکو وەسف، ئەگەر وەکو وەسف بڵێن ئەو کەسانەی کە چاکەکانیان لە خراپەکانیان زۆرترن یا چاکە و خراپەشیان وەکو یەک بێ، خوای گەورە فەزڵی زۆرترە. طبعاً ثلة من الأولين، کۆمەڵێکی زۆرن لەوانەی پێشوو، وثلة من الآخرين، کۆمەڵێکی زۆریشن لەوانەی دوایە. ئەوەش وەکوی دیکە ڕێک دەگونجێ مەبەستی ئومەتانی پێشوو بەیان ئەو کەسانە بە سەرەتا ئیمانیان هێناوە یا زوو بوون بە موسڵمان، ئاخرینەکەش دەگونجێ ئومەتی پێغەمبەر بێ یان ئەو کەسانە بێ دواتر بوون بە موسڵمان یان ئەو کەسانن کە سەرەتا لەوانەیە ملتەزیم نەبن دواتر دەگەڕێنەوە. تەفسیرە کوردیەکەی وازحە، کۆمەڵێکی زۆرن لەوانەی پێشوو و کۆمەڵێکی زۆریشن لەوانەی دوای. خوای گەورە بە نسیبمان کات و دوعای کامی پێی باش. یەکەم یای دۆ یەکەم و تاوان دووەمی شەر چاکە، بەڵام ئەوەی خەتەر و مەترسیدار سێهەمە خوا پەناماند. صلی الله علی سیدنا محمد وعلى آله وصحبه.